بۆ زانیاریان زێدەتر گوتوبێژکردنا vê mijarê ku mijara herî giring em li Herêma Kurdistanê hem li Iraqê min mêvanekeye li Sûdiyê Berêz Sabah Subhî parlamenterê Partî Demokratîk Kurdistan ji parlamentoya Iraqê ku li stûdyo mêvanê min e Berêz Sabah tu bixêratî. Zor spas girêk li girêkêrekan kirayewe ke Dr. Abdullatîf Reşîd diyarî kira wek postê serokkomarî Iraq. پێتوایە گرەی دووەم پێکانینی حکوومەتی عێراق ئەستەم دەبێتن لە کاتێکدا کە پێشچەند خۆڵەکێک ڕاوتی سەدر ئیتر ڕەتی کردەوە کە ئێمە ڕازی بین بەشداری لە حکوومەتێ بکەن کە حکوومەتێکی میلیشایی بیت. سلااو لە جەنابەت باس و سلااو لە گشت بینێران. بەڕاستی پرۆسەی سیاسی لە عێراق هەموو جونگەکانی ئەستەمە و کێشەی تایە، بەڵام ئەوەمانایەوە نییە کە ینی بەردەوام دەبێت لەم ینی بربەستانەی کە هەبوو پێشتر کێشەکان بەرە و چارەسەربوون دەڕوە هەرچەندە کێشە سەرەکیەکە کە ململانەی نێوان ماڵی شیعە کۆتایی پێ نەهاتووە ئەوەش یەکەکە لەو تەحەدیاتانەی کە تووشی سەرۆک وەزیرانی ئێستا کە ڕاست پێدراوە لەلایەن سەرۆکی کۆمارەوە ئاراستەی کراوە ئەمیش تەحەدای ئەو ململانی شیعیە کە هەیە، بەڵام تەحەدیاتی دیکەش هەیە نەک تەنها ئەوە، ئەویش مافی کوردە لە ناو دەستوری عێراقیدا هەروەها لە ناو یاساکاندا، لەگەڵ ئەوەشدا مافی کەمینەکانە، مەسلەی چەکە داماڵینی چەکە لە ناو میلیشاتەکان، ئەو تەحەدیاتانە و تەحەدیاتی دیکەش وەکو ئەوەیە کە مەسەلەن نێودەوڵەتی لە ڕووی نێودەوڵەتیەوەش تەحەدامان هەیە. ئەویشنەوەتان چییە کە سەباب بۆ قسەکانی وەزیرەکەی سەدر کە دەڵێ ڕێ نادەین حکوومەتێک پێک بهێنرێت کە حکوومەتێکی میلیشیابی تاقی کرابێتەوە یان سامان و سەروەت و سامانی عێراق بخرێتە ناو بانکەکانی گەندەڵ؟ بەڵێ ئەزانیە مەسلەی تیاری سەدری لەسەر یەک ڕەوت دەڕۆن، ئەو ڕەوتەش ئەوەیە کە بەرهەڵسکاری هەر حکوومەتێکی داهاتووە بە هەر شێوازێک بێ، بەڵام لە دوای ئەوەی کە جنین بلاسخارت ئیحاتەکەی کە پێشکەش کرد لە 4 ئۆکتۆبەری ڕابردوو سەدر تویتێکی کرد، لەو تویتە باسی وەسفی حاڵەتی عێراقی کرد و ئامادەی خۆی نیشاندا بۆ یەک ئەوەیە کە حیوار بکەن، بەڵام بە حیوارێکی ڕاستەوخۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵ هەر تەرەف لایەنە عێراقیەکان بە تایبەتی ئیتاری تەنسیقی ئەوان کێشەیان لەگەڵ ئیتاری تەنسیقیە. دوو ئامادەی خۆی دەربڕی بۆ چاکسازی نەک ڕیشەی بەڵکو تەدریجی بەرەبرە چاکسازی بکرێت. ئەوەش هەنگاوێکی نوێیە لەلایەن تیارە سەدری. پێشتر ڕەفزی حیوارەکی دەکرد بە هەر نەوەیەک بێ دەرگای حیوار داخرا بوو، بەڵام ئێستا نا. وەزیری سەدر کە ئەم تویتەی کردووە تعبیر لەوە دەکاکەوە بۆ لایەنگرەکانی ئاماژەکەن کەواتە پێشبینی خۆپێشاندان بەریەکەوتن ڕێگیریکردن لە حکوومەتی نوێی عێراق دەکرێتن. ئەزانی ئەمن تەسەووری من کە ڕێگری ناکرێ بەرامبەر بە پێکبینانی حکوومەتی عێراقی لەبەرەوەی هەنگاوی گرنگترین هەنگاو ئەویش دەستنیشانکردنی سەرۆکی کۆمار ئەنجام درا بە پێی مادەی 76 لە دەستوری عێراقی ئێستا هەنگاوەکان دەست پێ دەکاتەوە و ئێمەش تەحالوفی ئیدارەی دەوڵەتمان پێکهێناوە لەگەڵ لایەنەکانی ئیتاری تەنسیقی. ئەو تەحالوفێکی ئیستراتیجیە وەرەقەیەکی ئیستراتیجیەمان مۆر کردووە، بەڵام بە مەرجی خۆمان. گرنگترین ئەو خاڵانەی ئەو تەحالوفی ئیدارەی دەوڵە ئەویش ئەوەیە کە چەند یاسایەک دابدرێ. ئەو یاسایانە وەکو ئەوەی یاسای نەوت و گازە، یاسای مەجلیسی ئیتیحادیە، لەبەرەوەی نەوت و گاز بە پێی مادەی 112 دەبێ یاسادا بدرێت. مەجلیسی ئیتیحادی مادەی 48 لەگەڵ مادەی 65 دەبێ یاسای مەجلیسی ئیتیحادی دابدرێت لە وڵاتێکی فدرالی وەکو عێراق. لەگەڵ ئەوەش جێبەجێکردنی مادەی 140 لەبەرەوەی قەراری بەخاڵ نووسراونەتەوە لە اتفاق استراتیژی لە ئیداری دەوڵە. بەڵێ بەخاڵ نووسراوەتەوە. ئێوە لەو بڕوادانە کە جێبەجێ بکرێت خۆ پێشتری شتیوان نووسراوەتەوە و واژۆش کرایە بەڵام جێبەجێ نەکرێت. ئەزانیە ئێستا و زروفەکە گۆڕایە. ئیتاری تەنسیقی پێویستێکی زۆری بە کورد هەیە لەو خۆناغەیەکەوە لە هەموو ڕۆکەوە بەدەعم بە تەحالف
بە بەردەوامبوون لە پرۆسی سیاسی ئەجینا ئیتاری تەنسیقی حاڵەتی چی حەرجی هەیە یعنی نزیکە لە لێواری ڕوخان لە داماڵین بە تەواوەتی یعنی ئێمە دەزانین کە ئەو سراعی بینی تیاری سەدری لەگەڵ ئیتاری تەنسیقی تیاری سەدری قووەتی شعبی زۆر فراوانی هەیە و توانای ئەوەی هەیە کە ئیتاری تەنسیقی وەلانێ بە تایبەت ئەگەر لە هەڵبژاردنێکی پێشوەختە کە ئیتاری تەنسیقی نەتوانێت شتێک پێشکەشکە ئێستا کاتی ئەوەیە کە ئیتاری تەنسیقی شتێک پێشکەشکە بۆ جەماوەر بۆ میلەت تاکو ئیسپاتی خۆی بکە و جمهوری خۆی کەسب بکاتەوە جمهورەکە باوەڕەی ئێوە وەکو پارتی زیاتر لە چیوە سەرچاوە گرتووە کە ئەم جارە ئیتار تەنسیقی یاخو سەرکردەکانی ئیتار تەنسیقی داواکاریەکانی کورد جێبەجێ بکەن خاڵی یەکەم ئەوان خۆیان دەست پێشخەر بوون بۆ دانوستاندن لەگەڵ هەموو لایەنەکانی بەڵام پێشتری دەست پێشخەر بوون بەو جدیەتە نەبوون بەو جدیەتە نەبوون دووەم شت هەندێک خاڵ هەیە ئەوانە ئێستا باسی دەکەن ئامادەی خۆیان نیشاندەوە ئەگەر هاتوو نەچنە ناو ئەو جێبەجێکردنی ئەو یاسایانە ئێمە دەتوانین سزایان بدەین ئەویش پاشەکشەکردنە لە حکوومەت ئەویش گەورەترین زەربەیە لە حکوومەتی داهاتووی محەممەد شەیع سوودانیە یعنی ئەوانە وەکو کورد پاشەکشە دەکەن یاخود وەکو پارتی پاشەکشە دەکەن وەکو پارتی ئەمە باسی پارتی دەکەین و پارتیش زۆری نەنە لە ناو هەموو کورد لە کوردستانیەکان اتفاقتان نەکردو وەکو کورد لەسەر بەرنامەکە ڕێک بکەون ئەگەر خاڵێک لە خاڵەکان جێبەجێ نەکرێت کورد بکشێتەوە یا هیچ نەبێ پارتی و یەکەتی بکشێنەوە بێگومان ئەمە ئەو خاڵانەی کە پێک هاتوینە لەسەری ئێمە وەکو کورد باسمان کردووە پێش هەموو شتێک و بەڵگەش ئەوەیە کە ئێستا هەڵبژاردننی سەرۆک کۆمار لەسەر بنەمای کوتلەی کوردستانی بوو نەک لەسەر بنەمای حزبی بوو ئێمە ئەو مڕەشەحەی کە دەستنیشانمان کرد تەمسیلی کورد دەکات مڕەشەحی کوردستانی بوو پارتی و یەکێتی بوو مڕەشەحێکی کورد بوو بەڵام ئێمە وەکو کوتلە کوردستانیەکان پێمان باش بوو کە ئەوانە لەگەڵی من بەڵام بەداخەوە بەڵام مڕەشەحی یەکێتی بەرهەم ساڵح بوو بەڵێ مڕەشەحی یەکێتی بەرهەم ساڵح بوو ئەو نەهاتە ناو پرۆسەکە نەهاتە ناو ئەمە بیدایەتیش دەمانگوت کە مەسلەی مەنسەب گرنگ نییە بۆمان ئێمە دەبێ لە ناو ماڵی کورد ئەو مڕەشەحە دەستنیشان بکەین زۆرینە یعنی بڕیار یەکلاکەرەوەی هەیە بۆ دەستنیشانکردنی لەگەڵ یەکێتی اتفاقتان کردووە لەسەر پۆستەکان پۆستی وەزاریەکان بێگومان جارە هێشتان ماوە لەبەرەوەی هەر پۆستەک و خاڵی خۆی پێویستە یعنی تاکو پۆست بە کورد دەدرێتن بەڕای تۆ چەند وەزیر ئێمە پێویستە لە سێ وەزیر کەمتر نەبی وەکو کورد وەکو بڵێن کوتلە کوردستانیەکان و طبعا ئەوەش ڕادەوەستێ لەسەر ئایا سەرۆکی کۆمار سەر بە چ لایەنەکە ئێستا سەرۆک کۆمار سەر بە چ لایەنێکە یەکێتی دەرێت ئێمە کاندیدی ئێمە بووە نەحاشایان لێ نەکردووە زۆربەی پۆستەکان بۆ پارتی دەبێت بەڵێ زۆربەی پۆستەکانتان کردووە لەسەر ئەمە نا اتفاقی ناوێت لەبەرەوەی شتەکە تەحسیل حاصلە یعنی محەممەد شەیع سوودانی بەخۆی لەناو پرۆسەکەیە بەخۆی دەزانی تەرکووە شتەکە ئەوانیش حاشایان نەکردووە لە سەرۆکی کۆمارەکەی خۆیان کەواتە ئێوە ئەمە حەق خۆمانە کە پۆستی وەزاری کاندیدی ئەوان بووە لەتیف ڕەشید کاندیدی ئەوان نەبوو بە پێی بەیاننامەی خۆیان بەیاننامەی فراکسیۆنیان هەیە کە دەڵێن ئەوان ئێمە کاندیدمان دکتۆر بەرهەمە بەڵام عەبدولەتیف ڕەشید ئێستا دەرچووە عەبدولەتیف ڕەشید ئێستا بوویتە سەرۆککۆماری عێراق کاندیدی پارتیانی یەکێتیە کاندیدی یەکێتیە بەڵام بەدەعمی هەموو پەرلەمانتارەکان بووە یعنی ئەوەیە قەزدەکە ئەوەیە کە ئەوانە بەڕەسمی بە فەرمی کاندیدی یەکێتی نەبووە وەکو بە فەرمی ئەعلانی لێ بکەن و بەڵگەکەش ئەوەیە دکتۆر بەرهەم 99 دەنجی هێناوە و زۆربەی برادرانی یەکێتیش دەنجیان بەوە داوە یعنی ئەوە دیارە شتەکە 99 دەنگ برادرانی یەکێتی دەنگیان بە بەرهەمی داویان لە تفرەشی ئەکید بە دکتۆر چۆن 99 دەنگ دەهێنن وایە زۆر باشە کوتا پرسیارم بە ئەوە بێتن چ پۆستێک ئەم جارە بۆ کورد گرنگە وەزیری داراییتان وەرگرتووە وەزیری ناوخۆتان وەزیری دەرەوەتان وەرگرتووە وەزیری ئەعمارتان وەرگرتووە ئەم جارە چ پۆستێک بۆ کورد گرنگە وەربگرێتە ئێمە وەزیرێکی سیادیمان پێویستە چ وەزارەت وەزارەتی دارایی بەنسبەت ئێمە زۆر گرنگە قوتی خەڵک لەوێ قوتی خەڵک لەوێ دەرێ مستحقاتی فەلاحین لەوێ مستحقاتی موچەخۆران لەوەیە
تەخصیصاتی مالی لەوێن دەرەیە هەموو یعنی جونگەکانی هەموو ئەوەی دارایی اقتصادی عراقی پێشتریش لە دەستی ئێوە بوو وەکو پارتی و شارزێواری وەزیری دارایی بوو نەتانتوانی موچە بودجێ خەڵک دابێ بکەن ئەو کاتی فەرقە زروفی ئەو کات فەرقە لەگەڵ ئێستا زروفی عێراق بە دقە و سەعاتە گۆڕانکاری بەسەردادێ وەمەش دەڵێم ئەو جارە متەفاعلن کە کێشەکانی کورد و عێراق چارەسەر دەبن نەک لەبەر قەناعەتیان کاغاباز نەک لەبەر قەناعەتیان بەوەی کە حەقی خۆمان نە لەبەرەوە ئەوان پێویستیان بەمەیە ئەوان پێویستیان بەمەیە کە ئێمە لەگەڵیان بین و قەناعەتشم هەیە. بەڕێز سەباح سوبحی پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ جنابی